بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت من ئێستا لە بازاری ژێر پردەکەی سلێمانیم کە تایبەتە باکردن و فرۆشتنی پەلەوەر بە تایبەتی مریشک و قەل و قاس وەک ئاشکرایە لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردوودا هەندێک دەنگۆ بازەوە دەکرا کە نرخی مریشک لە بازار بەرزبوونەوەی بەخۆیەوە دیوە. من بۆ مەبەستا پەیوەندیم بە نازم عەبدوڵڵا وتەبێژی کێڵگە پەلەوەریەکانی سلێمانیەوە کرد کە باسی لەوە کرد کە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا مریشکمان بە زەرەر دەفرۆشت بە مریشک فرۆشەکان، بەڵام لە ئێستادا قبوڵی ئەو زەرەرە ناکەین. بۆ کیلۆیەک مریشک لە کێڵگە پەلەوەریەکان 2600 دینار لەسەر خاوەن قاع و خاوەن کێڵگە پەلەوەریەکان دەوەستێت. کۆتا جار کە بە 2800 دینار بە مریشک فرۆشەکان فرۆشراوە. من بۆ مەبەستا دەمێ بچمە لای یەکێک لە خاوەنی ئەو دوکانانەی کە مریشک دەفرۆشێت. کاک ئەحمەد سڵاو لێبێت. سڵاو بەڕێزم، باشن چاوەکەمی. کاک ئەحمەد باسی لەو بکەی لە ئێستادا نرخی مریشک کیلۆی بە چەندە؟ لە ئێستا نرخی 3350 لە دوکانەکان ئەفرۆشێ، لە قاعە بە 3000 بووە ئەمڕۆ، عمولەیە چێتە سەر بە 3200 تەوزیعی ناو بازار کراوە. لە ئێستادا ئەمە نرخە گران نییە لە بۆ مریشک لە ئێستایە، وردەوەدا بۆ ڕەمەزانیش گرانترە بێ لەبەر قاعەکان چەندێکەوە مای ساڵێکە لە زەرەران، چونکە مریشک کە ساحب دەواجن بۆ ئیسفادەی لێ بکە 2500 دینار لەسەر خۆی ماڵە باشە، کەی فرۆشێ سەد نرخت بۆ من تا 3500 دینار بێ ئاساییە. نرخی مریشکی ناسکی سلێمانی بۆ سعرە عیبی نییە. تۆ ئەمڕۆ کیلۆیەک مریشک بدەی بە چەند ئەتوانین قازانجی لێ بکەیت؟ بسێمە چونکە بۆ بۆنەی لاکۆڵانەوە سعریان دایمە نزمترە لەگەڵ ناو بازارە. ئێمە تقریبا پاکردنەکەمان بەس بۆ مێنێتەوە کە کولی مریشکی 1500 دینار بۆ ئێمە مێنێتەوە، ئەوە خێری ئێمەیە. ئەگە باسی ئەوم بۆ بکەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نرخی کیلۆیەک مریشک چەند بووە، چەندێک سعرەکان بەرز بۆتەوە؟ سعرەکان ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە، ئیتر وایە 200 دینار بەرزە بێتەوە. تقریبا لە 2250 ئێمە مریشکمان هەبوو، مانگ باسی مانگە لەم و پێشەکەم، بەڵام تقریبا ئەمە هەفتەیەکە گران بووە. ئەمەش هەستەکەم زیاتر گران بێ بۆ بۆنێ ڕەمەزانەوە و مریشکیش کەمە بێتەوە. باشە بۆچی بە بۆنێ ڕەمەزانەوە نرخەکان بەرز دەبنەوە؟ خواستی زۆرە چێتە سەر، هەر کاتێک خوا چوێ سەر بە هەر بەرهەمێک تەن مریشک نەبێ، خوا چێتە سەر هەر بەرهەمێک ئەو بەرهەمە کەم بێ سعرەکەی بەرزە بێتەوە. لە ئێستادا زیاتر لە 10 ڕۆژی ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان، پێت وایە لە ڕەمەزاندا پێشبینیەکەی نرخەکان تا چەند بەرز ببنەوە؟ پێشبینیەکەم بەچێتە 4000 ئەو هەفتەی یەکەمی ڕەمەزان، دوایەوە سعر دابەزێتەوە تاوەکو نزیک عارفە و نزیک بێتەوە لە جەژن سعر بەرزە بێتەوە چێتە 4 باشە من قسەم لەگەڵ نازم عەبدوڵڵا وتەبێژی کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی کرد، باسی لەوە کرد کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا کە نرخی مریشک هەرزان بووە، واتە لە دەوری 200 تا 2300 دینار واتە 2300 دینار، وە کارەکەی ئێمە بە زەرەر مریشکمان فرۆشتەوە بە مریشک فرۆشەکان. ئەمە تا چەند ڕاستە؟ ڕاستە بۆ ساحب دەواجن زەرەر، ئەمە پەیوەندی بە حکومەتەوە نییە، چونکە حکومەتی جاوکارێکی ساحب دەواجنەکان ناکە، ئەوی پرۆژەیە خۆی عەلەفەکڕێ، خۆی غازەکڕێ، خۆی بەرهەمەکان هێلکەکان هاورداکە و هەڵیێنێ و ئەمەی عایدی خۆیدی بۆ فرۆشتنەوەگەشی ڕێگەی جنوبیان داخست بۆ ماوەی پێشوو، مریشک ناچوو بۆ جنوب مریشکی سلێمانی. ئەمە ژوایکێ زۆر و بۆریەک دروست بێ لە مریشکا و ساحب قاعەکان بۆی مریشکەکان نەمرێ، نەخۆشی لێی نەیە، خسیانە بازارەوە سعریان دابەزین، بوو بە منافەسە لە ناو خۆیانە. ئیتر ئەمە پەیوەندی بە حکومەتەوە نییە، یعنی حکومەت ئاساس هاوکاریەکێکی نەکردەوە بۆی سعری مریشک جێگیر ببێ. ئەگە حکومەت هاوکاریان بێ توانێ مریشک بە 3.5 سابت کا، بە 3000 بە 2.5 خۆی هاوکار بێ بێ سابتیکە، بەڵام کە سابت نەکرێ پەیوەندی بە ساحب دەواجنەکانەوە. ئەگەر باسێکی جۆری مریشکەکانم بۆ بکەی، زیاتر لە هاوڵاتیان چ جۆرێکی مریشک خواستی زۆر لەسەرە؟ مریشکی ناسک زۆر سەرفە بێ لەبەرەوەی ڕێژێکی پرۆتینی چاکی تیا، وەک پیرەکان مریشکی و مەهات سوور ئەمانە پرۆتینی تیان نییە گۆشتەکەی. مریشکی ناسک هەم ئەرزانترە، هەم خەڵکی زۆر حەزی لێ. ئەو مریشکە ناسکەی باسی کرد، تەمەنی چەندە ئەو مریشکانە کە دەفرۆشرێت؟ مریشکەکان ئێستا ساحب قاعەکان هەنێکێت تقریبا 70 ڕۆژە، وەزنی کەمەوە 3 کیلۆ 3 کەمتر دەرەچێ، هەنێکی کرد بۆی سعرەوە ئیسفادە بکە ئەچێتە 80 ڕۆژ 85 ڕۆژ لەو تەمەنە. ئێستا تقریبا ئەم مریشکانەی ئەمڕۆمان تەمەنی 85 بۆ 90 ڕۆژە بێ، ینی 3 مانگێکە بێت تەمەنەکەی. کۆتا پرسیارۆک و دڵنیایەک بۆ هاوڵاتیان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کەمبوونەوەی مریشک ڕوو نادات؟ کەمبوونەوەی مریشک ڕوئەیە لەو هەفتەی یەکەم بیدایەتە، دوای ئەوە سعر بەرزە بێتەوە، هەفتەیە دوای زۆرە بێ و مریشکی سعری دابەزێتەوە. بەڵێ بینەرانی پایتەختی میدیا وەک گوێبیست بوون، ساڵانە کاتێک نزیکی مانگی پیرۆزی ڕەمەزان دەبینەوە نرخی کەلوپەل و کاڵاکان لە بازارەکاندا
بە شوەیەکی بەچاو بەرز دەبنەوە من بۆم مەبەستا پەیوەندیم بە قایمقامی قەزای ماڵبەندی پارێزگای سلێمانیەوە کرد بەڵام بۆی کە بزانم تا چەند لە نزیکەوە چاودێری نرخەکانی بازار دەکەم بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بەڵام بەداخەوە بەردەست نەبوو.